ناسراون بە ئەبوو سەیاف ساڵی 2014 پەیوەندیم بە داعشەوە کردووە. لە ڕیاز بەشداری چەندین شەڕم کردووە. جارێک بە سەختی بریندار کرام، ڕەوانەی دەرەوەی وڵات کرام بۆ چارەسەرکردن و چەند مانگێک مامەوە. دواتر لە ڕێگەی سووریاوە گەڕامەوە و کرامە سەرپەرشتیاری کۆگاکانی داعش لە حەویجە. دوای ڕزگارکردنی حەویجە سنوورەکەمان جێهێشت. دواتر بە بڕیاری ئەمیرەکەمان هاتمە سلێمانی تا حەشارگەیەک بۆ داعش لە سلێمانی بنیاد بنێم. پلان دابنین بۆ چەندین کردەوەی خۆکوژی. داعشیش بڕەپارێکی زۆریان بۆ ناردم. ئۆتۆمبیلم پێکڕی و تەرخانم کرد بۆ ئامادەکاریەکان، بەڵام دواتر دەستگیر کرا. بعد ما توجهت من ديالى إلى محافظة سليمانية وكنت تواصل معهم وتم اعتقالي في محافظة سليمانية من قبل القوات الأمنية. ناسراوم بە سەیاف هاوسەری تیرۆریست محەممەد عەبدوڕەحمانم. مام و براکانیشم چەکداری داعش بوون. بەشداری چەندین خولی شەرعیم کردووە لە موسڵ و حەویجە بووین و دواتریش هاتینە سلێمانی. داعش پارەی بۆ هاوسەرەکەم نرد و پێداویستیەکانمان پێکڕی لەگەڵ ئۆتۆمبیلێک، بەڵام دواتر دەستگیر کراین. ناسراوم بە ئەبوو یاسر ساڵی 2018 پەیوەندیم بە داعشەوە کردووە. چوومە ناوچەی غەڕە، چاوم بە ئەمیرەکانی داعش کەوت. پاشان ڕایان سپاردم لە سلێمانی کاریان بۆ بکەم، حەشاکەیەکیان بۆ دروست بکەم و ئامادەکاری بکەین بۆ چەند کردەوەیەکی خۆکوژی. چەند جارێک پێداویستیم بۆ داعش نرد و بەتایبەت کەلوپەلی ماپۆرسکی. ناسراوم بە ئەبوو بەڕا و ئەبوو ئەنەس. ساڵی 1983 لە بەعقوبە لەدایک بووم. 2007 پەیوەندی بە داعشەوە کردووە. وەک چەکدارێکی داعش بەشداری چەندین شەڕم کردو و چەند جارێکیش بریندار بووم. دوای ڕزگارکردنی سنوورەکەمان هەڵاتین بۆ ناوچەی حەمرین. دوایمانەوەمان لەوێ داوام لێکرا بێمە سلێمانی تا ببم بە ئەمیری گروپێکی هەشکەسی و پلان دابنین بۆ ڕفاندنی خەڵک و کۆکردنەوەی داهات بۆ داعش و دروستکردنی حەشارگەیەک. بەڵام پێش جێبەجێکردنی ئەو کارانە دەستگیر کراین. دەمەوێتش بڵێم وا بڕیار بوو دوای دروستکردنی حەشارگاکە 4 چەکداری داعش بێنمە سلێمانی و دەست بکەین بە جێبەجێکردنی پلانەکەمان کە ڕفاندن و کردەوەی خۆکوژی بوو. تەمەنم 27 ساڵە. ناسراوم بە حەمزە کوردی لە ساڵی 2002 لەگەڵ کیانێکی سیاسی ئیسلامی نیمچە تۆنڕە و کارم کرد، تێکەڵاو بووم. سەرەتا لەگەڵەوانە فکری جیهادی مۆر کرد. لە 2007ەوە پەیوەندیم کرد بە گروپی چەکداری داعشەوە لە ڕێگەی فەیسبووکەوە، کەسێکم ناسی. لە پاشان داوای لێ کردم سەردانیان بکەم بۆ ناوچەی پەڵکانە، ناوچەی داوێ. لەگەڵ ئەوەدا من دوودڵ بووم، بەڵام بڕیارمدا سەردانیان بکەم. سەردانم کرد بۆی بڕیاریاندا بوو وەک تۆڵەیەک بگەنە نزیک ئاسایشی سلێمانی و لە دوورەوە کار نەکەن. ئەم جارە بێنە ناوچەکان وەکو حەشارگە و مۆڵگەیەک بۆ خۆیان بەکاری بێنن تاوەکو بتوان لەو ڕێگەوە چالاکیەکانیان دزە بکاتە ناو شارە گەورەکانی سلێمانی و دەربەنیخان و چەمچەماڵ و ئەو ناوچانە. الإسلامية في 2014 من چەکداری داعش بووم. بەشداری خولی سەربازیم کرد و لەسەر چۆنێتی بەکارهێنانی چەک و ڕوبەڕووبوونەوە ڕاهێنرام. دواتر بوومە پاسەوانی سەربازگەیەکی داعش. بەشداری خولی شەرعیشم کرد. چەندین وانەم لەسەر جیهاد و شەڕکردن پێوترایەوە. دوای شکستی داعش لە تکریتەوە هاتینە سنووری کەرکووک و پاشان چووینە زینانە. دوای مانەوەمان ڕەوانەی ناوچەی سەنگاوکراین و سەرەتا وەک شوان خۆمان ناساند، پاشان دەستگیر کراین. ساڵی 1986 لە دیالە لەدایک بوو. ساڵی 2015 پەیوەندیم بە داعشەوە کرد. چەکداری داعش بووم لە ویلایەتی سەلاحەدین. سەرپەرشتی دابینکردنی خواردن و پێداویستی داعش بووم لە ویلایەتی مووسڵەوە بۆ سەلاحەدین. برایەکیشم داعش بوو کوژرا. هاتینە سنووری سلێمانی لە هەڵەبجەی تازە تا خۆمان ڕێک بخەینەوە بۆ کردەوەی تیرۆریستی.